ژیانی خەرک زۆر خراپ بووە، موچە بڕایە، نە ئیش هەیە، نە کەسابەت هەیە، خەرک نە معاش هەیە، ئەوە 2 مانگ زیاترە، خەرک هەمووی بێکارە لە مارێ، هەمووی لە ژۆرێ. ئەوجا شەوێش خەرک نایبێت سەردانی جیانیش بکاتن، ئەوە سەیتەرە و چشتەیەوە سەربار بمبار ئەو هەر لە هەمووی ناخۆشترە. وەڵی ئەگەر ئێستا حەنەکوێ کوردستان ئەو نەفتەی ڕادستی عێراق دەکاتن، ئەویش دەبی بیراتن ئەو معاشی ئەو خۆران بداتن. خەرک وەزعی زۆر خراپە. هیوایە حەنەکوێ 5,000 لە بەرشیدانیە ئەوە بیتن. بژەوی مارومداری هیچ بەیجی ئەوش ناسۆڕێتن. ژیانی هاوڵاتیان لەسەر موچێ، ئەگەر موچە نەبی معنای ژیانەکە شێن نابی، زەحمەت دەبی، زۆر زەحمەت دەبی. ئەگەر موچە نابی هەر موچە بەستراوەتەوە بۆ هەموو ئیشەکان. موچە نەبی خەشکەش ئیشی نابی، کاسبکار ئیشی نابی، کابرا تەڕی پێ نافرۆشێ، دوکاندار ئیشی نابی. ئەی موچە بەستراوەتەوە بۆ هەموو شتێک. ئەگەر موچە نەبێ ئیشی دیکار نابێت. تەئسیری زۆر هەیە، تەئسیری زۆر. ئێستا ئەمەوە 2 مانگە ئیشم نەکردیە، موچەشم وەرنەگرتیە، هەر لەبەر چ خۆم خواردێتم. هەر تا ساڵێکی کار نایخۆی. ئەوە 2 مانگ 3 مانگە من نە دینارێکمە گرتووە، نە ئیشم کردووە، هەر لەو جیفانی خۆتەوەی هەیت ئەوەی دەخۆی. وەڵی حکوومەت بەرپرسە ئەو مەسئولانێکە لە بەغدا سیاست دەکەن، ئەو سیاستمەدارانە ئەوانە بەرپرسن. زانە کو سیاست دەکەن لەگە بەغدا، کو بە شێوازە چوار سیاست بکەن کە خەرچی هەرێم زەرمەند نەبی بۆ نەوەیەوە 2 مانگ 3 مانگ موچەی پێ نەدرێ. 1 مانگ قەیران هات موچەکان پێ نەدرا. بەرەوە هیچ پیلانمان نییە، حکوومەتەکەشمان ئەوەی حکوومەتەکەی بەڕێوە دەبن نەزانن، زانان نینە. ئەگەر زانا بن ئەوە بەسەریان نایە. پشتیشان بەس بە نەفت بەستەوە، بە نەفت، ئەوە نەفتیش ئەوایە.